أكثر من 30 عاما مرت على تغير إقليم كردستان بالكامل بفعل سقوط الأجهزة الأمنية التابعة لحزب البعث ولنظام صدام حسين. فما الذي جرى في 7 من مارس آذار عام 1991 موعد انتفاضة الكرد في السليمانية، أحد الأمكنة ما عرف بالسجن الأحمر، حيث تم تعذيب العديد من الكرد في السليمانية، قضى من قضى وجرح من جرح ونجا من نجا. التهمة كردية، لكن التاريخ يحفظ الوثائق والمعلومات عبر شهود العيان، فلنرى. الصور التي رأيناها أبرزت تصميم الكرد على الإطاحة بالنظام الأمني القمعي. بدأنا تحضيراتنا للانتفاضة وصرنا أرطال، يعني البيشمركة صار رطل اللي يروح القرميان، راح رطل السليمانية كركوك، رطل الداخل السليمانية، ورطل شو اسمه رابرين وأربيل. أنا فضلت أن أكون ويا رطل سليمانية كركوك حتى نسيطر على تلفزيون كركوك، وهذا كان نيتي يعني. وطرحت هذا الموضوع برابورت، يعني كتبت تقرير للقياده نسوي هالعمليه كل زين. وانا جيت ويا الرثل تقريبا 72 ساعه احنا مشي من الحدود الايرانيه، جينا على ما وصلنا سليمانيه. من وصلنا سليمانيه الانتفاضه كانت بدات يعني من التنظيمات الداخليه جماهير الشعب، وهذا انتفضوا على المناطق. فقط بقى هذا اسمه الامن الاحمر، يعني امن سوريكا. واني اول تصويراتي كانت هناك يعني بالمنطقه امن سوريكا. في الحقيقه كان المشكله يعني المشكله ان الحكومه العراقيه بوقتها حكومه فاشيه، ماكو يعني لا حريه ولا احترام للقوميه الكرديه. وكان اكثر مناطقنا بالقرى والارياف كانت مهدومه، واحنا كنا تنظيمات يعني داخل المدينه. كنت انا اشتغل بالتنظيمات معاديه للحكومه، لانه ما يعترف بحقوق القوميه للشعب الكردي. اول شيء طبعا من وصلنا طلبت سياره حتى يوصلني للاماكن اللي اقدر اصور بسرعه، ووصلت الى الامن السوري. منك بعد الانتفاضه يعني بعد ما سقط النظام فد مرة، والناس راحوا داخل أروقة السجون وهالأشياء، وأنا وياهم. أكثر شيء اللي صورت يعني الجماهير الموجودة هناك داخل السجن، داخل يعني مديرية الأمن الموجودة. في حالة كان لا يزال في خيالي امرأة شهيد من شهدائنا، من شافتني رأسا اجت
كانت تبوس بألبستي، لأن كلها كان طين، يعني من جينا بالطريق مطر وهالأشياء، كانت تبوس بي تقول لنا بقربان تان بنت والله من تانسن، يعني هذا بالكردي يعني أروح قربانكم لأن أخذت ثاري. وزوجته كانت مستشهدة بداخل الأمن الأحمر. وبعدين صورت داخل أروقة السجن والكتابات المكتوبة عد الليل. بعد هذا رحت لقسم النساء، والقسم النساء أكثر شيء جذبني بكتابات كلش فظيعة. يعني واحد من هذا دا يقول ولدت ابني داخل هالسجن، اليوم ابني وصل إلى سنتين، يعني سنتين ويا ابنها داخل السجن. وبعد هذاك كان اكو فد كرفان في زاويه بملابس للنساء وحبوب منع الحمل وما ادري الاشياء، انا يعني طبعا مشاهداتي. والناس اللي كانوا ملتمين هناك كانوا يحجون، طبعا مسوي مقابلات ويا الناس، وانت تدري هذا فد الشغله الصحفيه. المقابلات من ضمن المقابلات يحجون على هالمنطقه، يعني شنو كان هنا موجود، لان كلش قريب من هذا سجن النساء. وبعدين شفت اشياء كلش غريبه، مثلا كان اكو كتاب هذا شو اسمه مال ماركيز هناك موجود. فد واحد قال لي اني انسجنت على مود هالكتاب والكتاب موجود، يعني كان بيده. مجموعة سيارات من دائرة الأمن وهي عليها دوشكات وما الأشياء كلها محترقة، والساحة كلها مليانة بالمحترقة. هسه المنطقة اللي صاير جاليري داخل الأمن السوريكا، يعني الأمن الأحمر، كان جراج مال سياراتهم. وبعدين أفراد الحزب البعث كانوا، يعني الأمن كانوا اللي مقتولين واللي ملزم لازميهم اسير، وهذا حاولت اقاوم. بعدين طلعت من هناك على المدينه، والمدينه كانت منتفضه يعني فد مره، وبيم هذا المحافظه صورت هناك هم كان تقريبا انتفاضه كلش جميله كان هناك. وداخل شو اسمه الشوارع وصلت الى دائره الامن السليمانيه اللي موجوده هناك في راس على شارع سالم. هناك هم كان بي كلش يعني مجتمعين ناس هوايه بي، وهذا وسمعوا واحد سامع صوت جوا يعني بالملاجئ، وهجموا على الملاجئ على اساس بي ناس وهذا. وتالي وهم دا يحسون هناك اكو منفذ الصوت يرجع لهم، عبالهم ناس موجودين داخل هذا. وبعدين بداخل امن سوريا حتى لا يفوتني هالفرصه، يعني قابلت الناس اللي طلعوا من السجن اللي تو يعني مو تقريبا ساعة مطلعين الجماهير، يعني قابلتهم وبمقابلات مالي موجودة لا يزال. طبعا هو معركة وكان مقتولين هواية منهم، وتدري هم ما استسلموا، خاصة هذول استسلموا ماكو قتيل بيهم. بعدين بس الأمن الأحمر هم قاوموا يوم وتقريبا ليلة، واليوم الثاني حتى تدري أنت المقاومة من كان الهجوم على يعني من الأمريكا على العراق، وهذا ضعفت القوات العراقية. وبعد في الحرب الإيرانية العراقية حوالي 8 سنوات يعني انهاك كامل له، وبعدين حرب الكويت هم بدأ. هذا كله يعني عوامل وضعفت الحكومة العراقية، وإحنا بدأنا نصعد يعني على
اول مره ما كنت اعرف طبعا. من اجى الكتاب حجز اموال المنقوله والغير منقوله الى دائره العقارات الدوله، حتى اذا عندي اي ملك يحجزوه. واللي كانت تطبع هذا شو اسمه الكتاب زوجتي. من شافت الاسم راسا يعني فزعت. والمدير مالته مدير الدائره كان من الناس اللي نعرفهم، هذا رايحه قايلتها يا معود هذا الاسم. هذا المدير قال لها يا معود مو هذا اللي انت تفكرين به، كيف تبي خليه يروح انت ايش عليك؟ ها بعدين كتبت لي هذا ودزوا لي خبر على اساس اموال المنقوله والغير منقوله، وانا ما كان عندي اموال، كان عندي فقط جهالي وبيتي وهالاشياء. ما ستشاهدونه الآن الاعتقال لعائلة كاملة، وقد جمعت غرف السجن الأب وولديه دون أي اعتبار لعمر الأب وصغر سن ولديه. ناخۆشترین شت کە ڕوویە لە من خوشکەزایەکم بوو، دایکی نەگیرا بوو، شیری دایکێ خوارد. ساڵێک بوو، تەمەنی ساڵێ بوو، یعنی ئەوەش فامی کە دایکێتی و کە دایکی نییە. شیرمان پێ نەبوو، پەڕۆ دایبیشتمان ئەو کاتە پەڕۆ نایلۆن بوو پێ هەڵەگیرا بە مناڵ، هیچمان پێ نەبوو. ئیتر ئەوە سار بوو ژوورەکە، ئەو پەنجەرانە هیچی شوشەی پێوە نەبوو، پەنجەرێک لەویا بوو ئەم پەنجەرێ. ئیتر لەسەرمایە هەر زوو میزە کرد بە خۆیان، زیاتر بۆ ئەو ئەگریان من. ئیتر ناچار چوم پشتی لێ بوو، پشتی وابزانمی معمەلی ئەلبیسەکە بۆ دروست کرا بوو، ناوەکەی هەمووی پارچە پەڕۆی تیا بوو، پارچە پەڕۆی وردورد. من ژەستام هەر بە بەرگی پشتێکە و بە پەڕۆی هین وەکو حەفازە دایبیم بۆ دروست کرد، دەرزوو دەزووی لابوو میهرەبان. حەفازەم بۆ دروست کرد و پێم هەڵەگر، ئەنجا بیجامەی نەبووە، تەرەکسودەکەی پێی تەڕ ببوو، میزی پیاکرد و بۆ ماشتە بوو. بلووسێکی بەریم داکەن و بلووسەکەیم بۆ کرد بە دەرپێ و قۆڵەکانیم کردە پێی و بە پەڕۆیەک وەم بەز لەسەرەوەک و بیجامەم لێ کردبووی. ويبدو أن هذه المرأة لا تمثل حالة فردية فحسب، وإنما حالة كردية شملت الغالبية التي عانت من ظلم الأجهزة الأمنية. زۆربەی شەوان بانیانە کردم، نەقیب ماجد مدیری سزنەکە بانێ کردم. ئیتر شەوێکیان منی بان کرد، سێرم کرد باوکم لەوێ بوو. باوکم زۆر گوناح بوو، نە عینەکی لە چاوەما بوو، نە پشتێنی پێوە بوو، نە جامانەی پێوە بوو، زۆر گوناح بوو. ڕیشی سپی هاتبوو، زۆر بە کەساسی داماوی زەلیلی بینیم. دەسم کرد بە گریان کە پرسیار وشتیان لێ کردین. بە باوکمی و نەقیب ماجد وتی قابل لە عومەری کوڕ بۆ کوێ ئەڕوات، هەرەی دۆزینەوە بچێ بۆ هەر شوێنە هەرە گیرێت و ڕەمیەکەینەوانێ. ئێستاش ئەگەر هەر نەشگیرێ، یعنی زوو ئەو قسەیە کرێ، فریشتە و ئەحمەی کوڕ ئەبین لە عینەن شوێن لەبەر دەرکی سەرە ڕەمیانەکەینەوە. ئێستاش هەر ڕقۆکینەم هەیە بەرامبەریان، بەستر دەسەڵاتیش نییە زۆر پێم خۆش بکە، ئینتیفاضە بوو. طبعا دوای 4 ڕۆژ دوای ئەوەی کە ئێرە ئەم نەسوورەکە گیرا، دوای 4 ڕۆژ هاتین سەیرمان کرد، مەیتەکان هەمووی سەوز ببوون، هەموو بۆ گەنیان کردبوو، یەک چوومە سەریان، هەمویانم بینیەوە کە کوژرابوون.
تأكدنا أن النظام الأمني القمعي لا يكترث بالحوامل ولا يحترم النساء ولا يأبه للأطفال، ناهيك عن خوفه من كتب ماركيز. تعزیباتی ئێمە لێرە لە پێشان تعزیبیان بە ئەنفرادی ئەکردین و دایانە ناین دوای ئەوەی تر شەوەکەی ئەیان بردین بۆ ژووری هەڵواسین. لە ژووری هەڵواسین و فەلاقە لیانەدای کارەبایان بە کێبڵیان هەبوو، زیاتر لە هەمووی ناخۆشتر هەڵواسینەکە بوو. هەڵواسین زۆر زۆر عەزیەتیای بۆ شان و ملێ. فەلاقەکەش لە هەمووی ناخۆشتە بۆ قاچیانە بەستی بەدارێک و بە یەکێ بە سوێندە و بە کێبڵ لە قاچی ئاید. کارەباکەش هەمان شێوە بوو، لە پەنجەی قاچی ئەبەستی و کاتی هەڵێ ئەواسی کارەبا لە پەنجەقا هەندلی لێ کارەباکە ئاوا بوو. ئەو تعزیبانە هەمووی هەبوو بێجگە لە تعزیبی نەفسیش هەبوو، لەبەرەوەی ئێمە بە ئایلە گیرا بووین. هەندێک جاریان بردم بۆ ژووری تەحقیق بۆ لای نەقیب ماجید، خوشکەکانمیانە هێنا بۆ بەردەمم، ئەوانە زۆر زۆر نەفسیەن ناخۆش بوو، یان باوکم زۆر پیر بوو، تەمەنێکی زۆری هەبوو، باوکمیانە هێنا بە ڕیشی سپی وانە نایە بەردەمم، ئەوانە بەڕاستی ئازارێکی زۆر زۆری هەبوو بۆ من. ئەوان زیاتر زەختیان لەوە ئەکردەوانێ شۆن و مەکانی کاعمەری برامیان پێ بڵێم، زۆر تەرکیزیان لەوە کردو من بینم لەگەڵ کاعمەرا زۆر زۆر باش بوو لە چاو کەسوکارەکەمە. هەموو جار تعزیبی منیان یا شوێنێکیان پێ بڵێم کە کاعمەر لێوە خۆی شاردەوە. ئەو کەسێک کە هەستەوە بە ئیش و چالاکیەکە من بۆیان کەشف بکەم کە لە جێگەیەکە زیاتر تحقیق لەسەر من لەسەر ئەوە بوو، لەسەر کاعمەری برام چۆن و مەکانی ئەویان پێ بڵێم. بەڕاستی لەگەڵ باوکم کاتێک کە من و باوکم یەکتر چاوپێکەوتمان بوو بەرکەوتنمانە بوو، ئازارێکی زۆر زۆری هەبوو. لە منیان باە باوکم خەفەتی ئەخوارد. کاتێ لە باوکمیانەیە باوکم وجودی کەمتر ئەبوو لە چاو ئێمەیە، ئەیوت یعنی باوک ڕئیسی عایلەیە، توانە و قووەتی خۆی هەیە، زۆری پێ ناخۆش بوو کە بۆ شێوەیە ئیهانە ئەکرا و عەزیەتیانەیە و لەبەر چای منە خۆی بە کەمتر ئەزانی، ئەوە زۆر زۆری پێ ناخۆش بوو لەگەڵ. بەس هەر لەو کاتەشان نەمان ئەتوانی قسەکەین، هەرچەند من هەموو جارێک بەرکەوتنەکانم لەگەڵ باوکمم بۆکە من زۆر زۆر باشم، هیچ شتێک نییە، زۆر زۆر باش بوو، من کێشەیەکی وام نییە. بەڵێ ئەوەی شانم کاتێکە هەڵیانەواسی من ئەو کات زەعیف بووم، تقریبان 60 کیلۆ بووم، باش بوو، یعنی جسمم مساعد بوو، قەڵەو نەبووم. کە هەڵیانەواسیت ئەوە جارێکیان وادام سێم شەو بوو، لانەیەکیان قاچی گرتم و ئاوە ڕای کێشام، شانم عەزیەتی گەی دەرچوو. خراپەکەش ئەوە بوو منیان بردو لە ئەنفرادی داهێنام، هیچ تەمرینێکیان پێ نەکردم، هیچ شتێک نەبوو لە سزنەکە لەگەڵم بێ، بە تەنیا بووم لەناو ئەنفرادی بووم، کەس نەبوو تەمرین پێ بکەم، هیچ نەمزانی. لە دوای تقریبا 15 ڕۆژ 14 ڕۆژ 15 ڕۆژ قسمانە قاعید و لەبێت تۆزێ تەمرینیان بۆ کردم و تا ئێستا شانم هەر نییە. من زیاتر پرسیاری ماڵی خاڵ و ماڵی پور و ئەوانیان لێ کردم، ئەوانە مەمی بە تەواتی وت، نەمتوانی لە حاشا لەوانە بکەم. پرسیاری خوشک و برا کەسە نزیکەکانم ئینوانەکانیان لەکوێیە، من ئەوانم هەمی بەڕاستی وت، ئاعترافم بەس لەسەر ئەوانە بوو، ماڵی خاڵ و ماڵی پور و ماڵی مامم لەسەر خوشک و براکانم لە چ جێیەکەن، دیار بۆ ئەوانیشان هەموو گرت و هێنان بۆ ئێرە. من شتێکی وان نییە بڵم لە بیرم، بە چکە ئەنفرادی خۆی مانای خۆی ئەنفرادیە. من بە تەنیا بووم، هیچ شتێکم نەبوو، کۆنتاکم نەبوو لەگەڵ کەس، تەنها لەگەڵ ئەمنەکان و حرەسەکانم بوو. بەس لە هەمووی ناخۆشتر لەم ئەنفرادیە دەستی کە لە بچە ئەکرا و لە ئەنفرادیەک منیان هەڵواسی بوو، بۆ ماوەی چەند ڕۆژێک لێویا بووم،
مەجالم نەبوو بخەوم نەمەتوانی دانیشم هەتا نیوەی شوێنەکە قاچم ئەنوشتانەوە نەمەتوانی دانیشم کەلەپچەکە هەڵێواسیت کاتەکەشی زۆر سارد بوو مانگی 12 بوو 12 بوو بەڕاستی سەرمایکی زۆر بوو بە کەلەپچەکەەوە سەرما هەبوو گیانی من خەمسەڵیان لێ سەنە بووم قایشیان لێ سەنە گۆرەویان لێ سەنە بووم یعنی زۆر ناخۆش بووە تعزیبێکی زۆر ناخۆش بوو سەرمایە ئەمە ئەخیر جێگەی زیندانیمان بوو ئێمە تا کۆتا ڕۆژەکانی نزیک بووە لە ئیتیفازە ئێمە لێرە بووین لەم قاعەیە من بڵێم ئەم قاعەیە لە هەموو قاعەکان خۆشتە بوو قاعەیەک بەنسبەت ئەوانی تر قاعید و ئینفرادی ئەوانە زۆر لەبەرەوەی هیچ کەسێک نەبوو قسەی لەگەڵکەین شتێک بڵێن ڕێنمای یەکتریکەین بۆ ئەتراف و بۆ قسەکردن کە منیان هێنایە ئێرە کۆمەڵە خەڵکی زۆری لێبوو لە قاعێکی زۆرمان هەبوو لەگەڵ ئەم بەر و لەگەڵ ئەو بەرە بەڵام ئێستا کە شتێک بێتاقەتمە کا دوای 30 ساڵ زیاتر کۆمەڵی خەڵکم لەگەڵا بوو یەکێ لەوانە باوکم بوو ئەمری خوای کردووە کەمال بوو پیانۆ قادر کوڕی کاک ساڵح ئەو ئەمری خوای کرد لەسەر ئێمە گیرا بوو چەند کەسێک شتیا بوو ئەمانە نەماون ئێستا بەڕاستی زۆر ناخۆشە لە غیابی ئەوان کە من دێمە ئێرە و ئێرە هەبینم يوميات الانتفاضة بيّنت بوضوح هشاشة النظام الأمني القمعي أمام إصرار الانتفاضة على الإطاحة به. لسر حياتي خۆم نووسیم لەسەر ئەوەی کە لە ژووری سزنی لەسەر دیوارەکەش نووسیم بەس ئێستا ڕەش کراوەتەوە بەداخەوە کە چونکە دوای ئینتیفاضە خەڵکی کە هاتە ناوی لاشوو هەموو ژیانی خۆم نووسیوەتەوە لەسەر ئەوە و درێژە ژدەم بە خەباتەکەم زۆر مەعەزەبم لێرە لە ئێستادا وەکو ئەوەی کە خەیاڵی کۆن دەمباتەوە ئەو ڕۆژانەی ئێمە دروستمان کرد ئەو ڕۆمان هێنایە بەرهەم بەو ڕۆژانەی کە ئێمە لێرە تەعزیە دراین لێرە شکۆمان شکێنرا بەس ئەو ڕۆمان پێبینیەوە ئەو کەسانی کە لەگەڵ من بوون نزیکی 63 کەس بوون ژنەکان سروەفایق ئێستا لە کەنەدایە ژیان سەعید فریشتە محەممەد فاتمە ئەو ناوانەی کە لەگەڵ ما بوون فەریمە ڕزگارخان ئەوان لەگەڵ منابوون لە کاتی سژنا ئەو ناوانەی کە لەبیرم بن و هەر هەمویان ئاگاداری تەعزیبەکانیشان بووم کە لێرەوە گوێمان لێبوو کە دەنگە داهاتە ئەودیۆ زۆر نزیک بوو لە ژووری تەعزیبەکەمان هەرگیز ناکەوم لە پێناوی عەقڵێتێکدا کە بە تەواوەتی بە کامڵی وەرم گرتووە لە پێناویدا تێدەکۆشم بە تایبەتی لەسەر مەسەلەی کەیسی ژنان کە چەند حرەکەی کۆمۆنیستی و حرەکەی ڕفید ڕادیکاڵی کە دیفاع لە ژنان دەکات من دیفاعێکی سەرسەختی قەزیە ژنانم وەکو ئایلەی خۆمان پێیان سەربەرزم لەبەر ئەوەی کە کەسێک ژنێک کات باە ئێرە بۆ زیندانی ئەم نەسوورەکە کۆمەڵگە زۆر خراپ لەسەریان دەگوت هەتا ڕۆژێکیان بێکێک بە منی گوت کوتویانە کوژراوە ئەو شەو لەبەرەوەی کە لە سجن بووە بەس بەعکسەوە خێزانەکەم زۆر پاڵپشتم بوون براکانم و باوکیشم زۆر پشتگیریم بوون و ئێستا ژمای شانازین بۆ من وازیشم نێناوە لە خزمەتکردن بە عەقڵێت و مێشکی خۆم باسی سیاسەتیان لەگەڵ ناکەم بەس ڕۆژانە لە هەموو ماڵەکاندا فەرقی گەورە و مناڵ و بچووک نییە هەموو شتەکان لە تەلەڤیزیۆنەکانەوە پەخش دەکرێت هیچ شتێک ڕێگر نییە لەسەرەوەیکە مناڵەکان شتەکان نەبینن هەردوو مناڵەکەشم بە خۆشحاڵیەوە یەکیان خەریکی فەنە ئەوەی تریشان خەریکی ئیشی هەر سەر بەخۆی دەکات و بەسیسیان بەلای سیاسەت دانین السجن غير المبرر والتعذيب الوحشي حرم الجميع من الحلم بالمستقبل الرغيد. كم هي جميلة لحظة الانعتاق، وكم هي أجمل لحظة العيش بحرية وكرامة.